بەپێی ئامارە جیهانیەکان بڵاوبوونەوەی ڤایرۆسی جگەر لە هەڵکشاندایە. لە تەواوی جیهان ساڵانە 3 ملیۆن کەس تووشی هەر 5 جۆری ڤایرۆسەکە دەبن و 3500 کەسیش گیان لەدەست دەدەن. لە هەرێمی کوردستانیش دەوتێ ڕێژەی توشبوون 200 و پزیشکانی لەسەر ڤایرۆسەکە و جۆرەکانی هۆشداری دەدەن. لە ڕاستیە ڤایرۆسی جگەر هەموو نەوەکانی لە کوردستانە هەیە. ڤایرۆسی جگەر ئەی هەیە، بی هەیە، سی هەیە، دی هەیە، ئی هەیە و ڤایرۆسی دیریش هەیە وەکو سایتۆمیگالۆڤایرەس، ئیپشتاین بار ڤایرەس. ئەمانە هەمویان هەیە، بەڵام بە ڕێژەیەکی زۆر لە کوردستانە تا ئێساوی کە بەرچاوە بریتیە لە هیپەتایتس بی ڤایرەس، واتە جۆری بی. جۆری بی لە هەمووی زیاترە، بەڵام خۆشبەختانە ئەلحەمدولیلا خەرگە سەیطرەی بەسەر ئاکرێت، چونکە لە بەرنامجی حکوومەتی عێراقی حکوومەتی هەرەمدا لوقاح هەیە، ڤاکسین هەیە کە مناڵە دایکە بێ ئەبێ ڤاکسین وەربگرێ، ئەو ڤاکسینەوەی کردووە کە بڵاوبوونەوەی ڤایرۆسە کەمتر بێ، چونکە زۆربەی زۆری بڵاوبوونەوەکان لە دایکی حامیلەوەیە بۆ مناڵەکەی. لە سلێمانی کۆنفرانسێک سازکرا و تێیدا چەند توێژینەوەیەک لەسەر نەخۆشیەکە خرایە ڕوو. پزیشکانی پسپۆڕ باسی جۆرەکانی ڤایرۆسەکە و چارەسەرە نوێیەکانیان کرد. لە هەرێمی کوردستانە بەپێی ئەو داتایانەی کە هەیە و لە WHO تۆمار کراوە، هەرێمی کوردستان بە ناوچەیەکی مامناوەندا ئەندرێت بۆ بوونی ئەم نەخۆشیە، کاتوانین بڵێ نزیکی لە 102 خەڵک پێ ئەچێت هەڵگری ئەو ڤایرۆسە بێت. دیارە لە شوێنی کە لە وڵاتانی وەکو ڕۆژهەڵاتی ئاسیا، لە یابان، لە کۆریا، لە ئەندەنوسیا ئەم ڕێژەیە زۆر بەرزترە کە ئاگاتە 110 و 112 کۆمەلگا کە هەڵگری ئەو ڤایرۆسن. بەڵێ ئەو نەخۆشیە یەکێکە لە نەخۆشیە گواستراوەکان، بۆ یەکە ئێمە ئاڵێن پێویستە ئەو ڕێکارانە بگیرێتە بەر کە ئەبێتە هۆی بەرگرتن لە بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە. ڕێکاری پاک و تەمیزیە، ڕێکاری کوتانە، ڕێکاری گەڕانە بە دوای نەخۆشیەکە کە بێم ڕێکارانە. ڤایرۆسی جگەر گوازراوەیە و بەپێی توێژنەوەکان دەرکەوتووە مەترسیدار نییە بۆ کەسانێک کە بە خێرایی چارەسەری خۆیان دەکەن، بە تایبەت ئەوانەی نیشانەکانیان تێدا دەردەکەوێت. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.